کۆبوونەوە هۆڵەکانی پارتی و یەکێتی بۆ پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەندە گەیشتۆتە ئەنجام و کەی کابینەی دەیەم پێک دەهێنرێت و کۆمەڵێک بابەتی دیکە پەیوەندیدار بە گفتوگۆکانی نێوان هەردوو لە گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز هیوا گەیلانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان کە لەگەڵما بەڕێز هیوا سپاس کە لەگەڵ کوردستان 24 بینیمان کە لە دوای کۆبوونەوەی جەنابی سەرۆک بارزانی کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی و ئەم دانیشتانەی کە هەیە گەشتبینیەک هەیە بە پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان چەندە نزیکین لە پێکێنانی کابینەی دەیەم؟ سڵاو لە ئێوە لە بینەران و بیسەرانی سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی کوردستان 24 باڵێ دەنگی بەڕێزت دێتە لای ئێمە کاک هیوا. سڵاوتان لێبێت بەخێر بێ. بێگومان هەموو خەڵکی کوردستان ئاگادارە کە دوێنێ کۆبوونەوەیەکی گرنگ لە نێوان پارتی و یەکێتی بە سەرپرستی جەنابی سەرۆک ئەنجامدرا و ڕۆژی شەممەش لیدارێکی نێوان جەنابی سەرۆک بارزانی و کاک باقڵ تاڵەبانی هەبوو. هەردوو کۆبوونەوەکە ئومێدبەخشن بۆ لێک نزیکبوونەوەی پارتی و یەکێتی و هەنگاوەکان بەرەو کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان و پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێم. لە ڕاستیدا من ئاگاداری وردەکاری دابەشکردنی پۆستەکان نیم، بەڵام ئەوەی کە ئاگادارم هەردوو کۆبوونەوەکان زۆر باش بوون، لێکتێگەیشتنی زۆر باش هەیە و ئومێدمان هەیە لە ئایندەیەکی نزیکدا کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان ڕێک بخێ و ئەنجام بدرێت. هیچ وادەیەک بۆ کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان دیاری نەکراوە؟ ئەوە دیکە ئاگادار بم وادەیەک دیاری نەکراوە، بەڵام ئومێدمان هەیە لە مانگی دەدا کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام بدرێت. باشە لەبارەی دابەشکردنی پۆستەکانەوەی کە پێشووتر یەکێتی تێبینی هەبوو و لەگەڵ پارتی دموکراتی کوردستان زۆرترین کۆبوونەوەکەیان لەسەرم بابەتە بوو. ئایا هیچ پۆستێک ماوە کە ناکۆکی لەسەر بێت سەرجەم پۆستەکان یەکلابوونەتەوە بۆ پێکێنانی کابینەی دەیەم؟ وەکو کتێم من ئاگاداری وردەکاری پۆستەکان نیم، بەڵام لای ئێمە لەسەر فەرمان و ڕاستپاری جەنابی سەرۆک بنەمایەکمان هەیە بۆ گفتوگۆ کە ببینە خاوەنی یەک هەرێم، یەک پەرلەمان، یەک حکوومەت، یەک هێزی پێشمەرگەی کوردستان. بەدڵنیاییەوە لە کاتی گفتوگۆدا دەبێت دەنگ و کورسەکانی هەر لایەنێک بۆ دابەشکردنی پۆستەکانە بەچاوگیرێت. لەگەڵ ئەوەشدا پارتی هەم نەرمی دەنوێن لە گفتوگۆدا و هەم پێم وایە پۆست نابێتە بربەست و گرفت لە بەردەم پێکەنانی کابینەکەدا. باش ئەم کۆبوونەوەی کە دوێنێکرا دوا کۆبوونەوە دەبێت لەسەر پێکێنانی حکوومەت و کۆبوونەوەی پەرلەمان یا جارێکی دیکە هەردوو لایەن دادەنیشن سەبارەت بەم بابەتە کۆ دەبنەوە؟ بەدڵنیاییەوە کۆبوونەوەی تر ئەنجام دەدرێت. زۆر باشە لەگەڵ لایەنەکانی دیکەش بە هەمان شێوە کۆبوونەوە بەردەوامە گفتوگۆتان کردووەکو پارتی دموکراتی کوردستان بۆ پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەت؟ لە دوای کۆتایی هاتنی هەڵژاردننی پەرلەمانی کوردستان لە ساڵی ڕابردوودا جەنابی سەرۆک پیرۆزبایی لە سەرجەم لایەنەکان کرد بۆی کە پرۆسەیەکی دێموکراسیانە ئەنجام درراوە هەڵژاردنێکی سەرکەوتوو ئەنجام درراوە و لەسەر فەرمانی جەنابی سەرۆک شاندێکی باڵا لە پارتی دێموکراتی کوردستان پێکات سەردانی هەموو لایەنەکانی کرد و چەندین جار جەنابی سەرۆک لە پەیامەکانی خۆیدا داوای کردووە کە هەموو لایەنە براوەکان بەشداری لە کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا بکەن، بەڵام بەداخەوە هەندێک لایەن بۆ خۆیان ئامادەیان نەبوو کە بێنە ناو کابینەیان قبوڵی بکەن کە بەشدار بن لە پێکەنانی کابینە. لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە پێگە و ڕۆڵی هیچ لایەنێکی سیاسی نادیرە ناژیرێت. زۆر باشە دیارەکە ئەوە کۆماژۆت هەم پێکرد هەندێک لایەن بڕیاریاندا کە بەشداری لە کۆبوونەوەکانی پەرلەمان یا پێکەنانی حکوومەتدا نەکەن. ئایا ئەو لایەنانە هەر لەسەر هەمان بۆچوونی خۆیان ماونەتەوە هیچ هەوڵێک نەدراوە بۆی کە بێنەوە ناو پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان؟ ئەوەندی ئاگادارم گۆڕانێک لە هەڕوێسیاندا نەبووە، بەڵام بەدڵنیاییەوە ئەوەی کە پێویست بێت بۆ مخاتەبەکردنیان بۆ ئەنجامدانی گفتوگۆ لەگەڵیان پارتی لەو بارەوە درێخی ناکا و ئومێدمان هەیە هەمویان ئەوانەی کە بەشداری لە کابینەی حکوومەتیشدا ناکەن بەشداری لە کۆبوونەوەکانی پەرلەماندا بکەن و هاوکار بن بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمان و هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان. باشە تێبینیەکانی پارتی سەبارەت بە پێکێنانی حکوومەت و کاراکردنەوەی پەرلەمان یا بڵین دەستپێکی کۆبوونەوەکانی پەرلەمان لە جێی خۆی وەرگیراون وەکەوەی کە پارتی دموکراتی کوردستان تێبینی لەسەر هەبووە هیچ نەماوە کە پارتی بێوێت لەگەڵ لایەنەکانی دیکە گفتگۆی لەسەر بکات؟
وەکو باسمان کرد گفتوگۆکان زیاتر لە نێوان پارتی و یەکێتیدا ئەنجامدراون هەم بۆ کۆبوونەوەی پەرلەمان هەم بۆ پێکەنانی کابینە و زنجیرەیە کۆبوونەوە لە نێوان شانی هەردوو لاداکراوە لە یەکتێگەیشتنێکی باشەیە و لەسەر بەرنامەی حکوومەت بۆ 4 ساڵی ئایندە ڕێککەوتوین ماوەتەوە هەندێک وردەکاری و دابەشکردنی پۆستەکان. باشە بڕیارە کە ڕۆژی هەینی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەست پێ بکات وەکو دەگوترێت 11 هەڵبژاردن دەست پێ دەکات پێتان وایە بەر لە دەستپێکی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کابینەی نوێی حکوومەتی یاریمی کوردستان پێک دەهێنرێت؟ گوڵباخان هەم ئاگاداری وردەکاری گفتوگۆکان نیم هەم ئەوە دی ئاگادارم وەختێک دیاری کاتێکی دیاریکراو نییە هەم بۆ کۆبوونەوەی پەرلەمان هەم بۆ پێکەنانی کابینە بەڵام لێکتێگەیشتنی باشەیە هەنگاوی باش نراون بە چاوی هیواوە ڕواینە ڕۆژانی ئایندا کە یەکەم جار کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت دواتر هەنگاوەکان خێراتر بکرێن بۆ پێکەنانی کابینە. شاندی دانوستانکار و لیژنە تەکنیکیەکان دادەنیشن سەبارەت بەم بابەتە کۆبوونەوەیان دەبێت؟ بەدڵنیاییەوە. زۆر باش. زۆر سپاس دەکەم بەڕێز هیوا گەیلانی ئەنجامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ کوردستان 24 بووی سپاس.